20 نفر لەگە خۆم بە 20 نفر بە 20 نفر بە لێوان دەوە دەکەوە لێ زەلام زەلامی دەکوژی بە شەڕ دێن ئێوە دەبی ئەوان دەبی کار ئاسانیمان لۆکەن کار ئاسانیمان لۆکەن دەچین لە ماران ئیش خۆمان بەخایان باین دەکەین دوایەوەش خلاص بین پیسی میسی سەهە لەگە خۆمان دەبین فرێت دێن بە خۆمان دێن دەبێنە زەبالە فرێت دێن لە ناگەڕێن پیس چۆپەرینە ناو شار نایلی وەچی کوی شەکەمان کرد دەستی خۆمان خایان دەکەین و هەمووی بە خایان و بەیانی دەبین فرێت دەدەین ئەوانی لە کۆرانە دەگەڕن دەسوڕێن کەونەمەوە خڕ دەکەن و هەم خوان دەکەن قەساب قچەق لەو پشتیان دەرێن ئەگەر ئەمە چەند نەفەرەش فەرمون ئەوە قادرا ئەوە وەستا غالیبە ئەمە چەند قەسابەشی بە 50 دەست دەماژمێرن ئەمە بە ناکەین ئێستا بە تەلەفۆن لەوانەیە 20 قلمان بەس ڕەفسکتەوە ئەوان دێن بە 20 بەسی بەچلبی ڕادەچن لە مارن گۆڵکە لێ کابرای مردار دەکەنەوە وەڵڵاهی نییە نەخۆشیە نییە هەر نییە لە مەیدانە نەخۆشیە نییە ماوەک بوو 15 ڕۆژێک بوو لە لای جنوب ئەو نەخۆشیە بوو لێرەش قڵقڵە هەبوو بەس ئێستاەوە نمایە نەخۆشیە نمایە دەبینی هیچ ئەو ڕۆهاتی بە خوچای خۆت هیچ دەبینی نییە نەخۆشی نییە ساری پێشترێ سەربڕین پێشترێ هەفتە لەو 5,000 بوو بە سیارە قوربان دەکرد بەس ئێستا قوربانیە لە بۆی قوربانیە ئەمە 300 شاگردمان زیاد دەکا ناچارین ئەمەش بڕێک گرانی بکەین لە بە شاگردەکە دەبیتە تقریبا بە کوشتنەوە بە هەموو شتەکەەوە وەرەقەکە بە هەموو وەڵڵاهی زۆر حەزیان کردیا بە زەما بەڕاستی هەر زۆر ناگرین چەند لە تااقەتی مەدابی ئەوەندە سەر دەبڕین